الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. القارعة. ما القارعة؟ وما أدراك ما القارعة؟ يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش. فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية. وما من خفت موازينه فأمه هاوية. وما أدراك ما هي؟ نار حامية. صدق الله العظيم. بەناوی خی بەخشندەی میهرەبان ئەم ساڵیش لە درێژەی کار و چاڵاکیەکانماندا بە هاوکاری ناوەندی سۆران بەشی خوشکان هەستین بەکردنەوەی خولی هاوینەی کچان کە تێیدا ژمارەیەکی بەرچاو لە قوتابیان بەشدار بوون قوتابی کچ. هەڵبەتە ئێمە بە پێویست تێزانین لە خەمی پەروەردەی هەر تاکێکی کۆمەلگای کوردی دابین. لێرە چەند بابەتێک پێشکەشکران کە ئەویش بریتی بوون لە فێرکردنی قورئانی پیرۆز، فێرکردنی وانەی تەجوید، هەروەها ئادابە ئیسلامیەکان و ژیانی پێغەمبەری ئازیز عەلەیهی سەڵات وەسەلام. من بەشدار بووم لە خولی هاوینەی کچان. بەڕاستی سوودێکی زۆرم لێ دیتووە و داوا دەکەم لێرانش هەرچی قوتابیە بێن بەشداری لەم خولە بکەن و هیوادارم زیاتر گرنگی بە خولە هاوینانە بدرێت و ساڵانە زیاتر بکرێتەوە. و لێرە زۆر دەستخۆشی لە مامۆستاکان دەکەم. بەڕاستی عنی زۆر سوودم لێ دیتۆ لە زیاتر ناسینی پێغەمبەرەکان و موعجیزەکانیان و هەرچی خوشکانی بەڕێسێ لێرانە داوا دەکەم زیاتر بن بۆ ئەم خولە بەشداری تێدا بکەن و زۆر دەستخۆشی ئێوەش دەکەم. زۆر سپاسی دایک و باوکم و سپاسی مامۆستاکان مەکەم کە هەوڵیاندا بۆ فێرکردنی من و هەروەها مامۆستاکان زۆر باش لەگەڵ زۆر سپاسی بەڕێوبەرەکەم مامۆستا چۆمان ئەەکەم چکە بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵمان و هەروەها ئەم خولە پێویستە هەموو قوتابیەک بەشداری بکاتن بۆیە لێی فێری قورئان ئەبی و فێری چەندەها ئاداب ئەبی. وەڵایی شتێکی زۆر باشە بێ بۆ ئەم خولە و لە ماڵەوە کە تۆ لە ماڵەوەی بێکار دانیشتووی دەستکاری ئەم ئەلکترۆنیانە دەکەیت و بێ لێرانە فێری شتێکی باشترە و نەک تەماشای شتی بەسوود بکەیت. ای پیامبری رحمت دلمان را بیناوتا. ای تکاکاری امت یارو رفیداتا. لا تاریکی شوزد گشتمان لرگاتا. گشتمان لرگاتا. سپاس ئستایش بۆ خوای گەورە کە توانیمان خولەکە بەسەرکەوتووی تەواو بکەین و هەروەها سپاسی تەواو بۆ مامۆستایانی خولەکە هەیە کە توانیان ئێمە فێری قورئانی پیرۆز بکەن بە جوانترین شێوە و هەروەها سپاسیان دەکەم کە ماندوونە ناسانە هەوڵیان لەگەڵ ئێمەدا بۆ ئەوەی فێری خوێندنەوە قورئانی پیرۆزم و هەروەها فێری و هەروەها توانیان قورئانی بەشێکی قورئانی پیرۆزمان پێ لێبەرکەن. دووبارە سپاس تەواوی مامۆستایان دەکەم. 2 ساڵ لەم خولە بەشدارم و زۆر شتان فێرکردم بۆ نوێکێک لەو شتانە پاک و خاوێنی کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەفەرمێ ئین الله يحب التوابین ويحب المتطهرین. خوای گەورە دەفەرمێ تەوبەکاران و پاکشکەرانم خۆش دەوێت. ئەو ڕووکۆتا ڕۆژی خولەکەمانە ئەو چوارەمی ساڵە بەشداری ئەو خولەیمە ئەلحەمدوللا فێری زۆر شتی بەسوود بوومە لەو شتانی کە سەرنجی ڕاتشارمە ڕۆژتەکانی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت کە دەفەرمێت کانە خولوقه القورئان کە ڕۆژتەکانی هەمووی قورئانی پیرۆز کە بۆ دومین ساڵە بەشداری لەم خولەدا دەکەم و توانیمان فێری ئەو بینکە کات بە فیڕۆ نەدەین و
زۆربەی کاتەکانمان لە خزمەت قورئانی پیرۆزدا بەسەردەین و بە تۆڕە کۆمەڵاتیەکان بەسەری نەبین چونکە تۆڕە کۆمەڵاتیەکان هیچ سوودێکی نییە و بێکەڵکە. یەکێک لەو شتانی کە فێرم سەرنجی ڕاکێشامەوەی کە یەک لە مەرجەکانی خۆی گەورەوەی کە لەسەر هەموو ئافرەتانی مسلمان و فەرزی کردووە کە حیجاب بکەن. مەرجەکانی حیجابی شەوەیە کە نابێت تەسک بێ، سەرنجڕاکێش بێ.